هەندێک پرسیار ئەکرێ و پێویستیشە وەڵامی بدرێتەوە، چونکە ئێمە هاین لە زەمەنی ئەنتەرنێت و تەکنەلۆجیا و ئیتر کاکە خۆ ڕاکردن لەم پرسیارانە ڕاکردنە لە حقایق و لە ڕاستیەکان. بۆ نمونەیەکێ لەو پرسیارانەی کە ئەکرێ ئایا دروستە ئینسان مەسەلەن بۆ نمونە ئەندامی یعنی ژن و پیاویش ئەندامی زاوزێ یەکتری بمەژن، دروستە؟ یعنی مژینی ئەندامی زاوزێ ئەمە طبعا ئێمە ناتوانین لە خۆمانەوە لە شریعەتی پیرۆزی ئیسلامە شتێک بەبێ بەڵگە حرامیکەین یا حەڵاڵیکەین. هیچ بەڵگەیەکمان نییە لەسەر ئەوەی کەوا ئەمە حرام بێ، بەڵگەیەک دقێکی سەریح، بەڵام ئەبێ ئاگامان لێ بێ کە شتی تر هەیە بەڵگەی ناڕاستەوخۆ هەیە لەسەر ئەم مەوزوعە. ئەویش بەڵگەکان بریتین لە چی؟ بەڵگەکان بریتین لەوەی کەوا مەذی پیسە و پێویستە ئینسان ئەگەر هاتەوە دەستنوێژی ئینسان ئەشکێنەوە پێویستە ئینسانیش پاکی کاتەوە، وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ئەحادیثە ئەمری پێکردووە. باش ئەمە پیسە هەر با لە کەلپەلەکەتیش پێویستە ئینسان بیشوە. ئەی ئەگەر بە تەئکید ژن و پیاو کاتی ئەندامی زاوزێ یەکتری ئەمژن بە تەئکید ئەو مەڤێ دێتەوە، هەم بۆ پیاویش هەم بۆ ئافرەتیش. چۆن خۆتی لێ پارێزی؟ طبعا ئەمە لایەنی شەرعی ئەو شوێن ئەو هینە پیسە و ئاوە خۆپاراستنیش لێی بۆ نەڕاتە ناو دەمۆریان نەڕاتە خوارەوە زۆر زەحمەتە زۆر. ئەمە لایەک، ئەمە لە لایەنی شەرعی ئەوە بەڵگەیەکی غیر مباشرە لەسەر حرامبوونی ئەوە. بەڵگەیەکی تریشمان هەیە لە لایەنی صحیەوە، یعنی لە لایەنی صحیەوە ئەگەر تۆ دەرگای ئەوە بکەیتەوە ئایا ئەو خەڵکە هەمووی حاڵەتی تەندروستی ئەپارێزیە لە 100% بۆ کاتی ئەو ئیشە؟ طبعا نایپارێزی، لە 90 خەڵ ناتوانێت هەر نایپارێزی. يعني بۆیە بە تەئکیدەوە خەتەرە بۆ شوێنی فیتڕیاتە، شوێنی میکرۆباتە و بۆ لایەنی صحی زەرەرێکی زۆری هەیە بۆ ئینسان، لەبەرەوە خۆپاراستن لێی والله أعلم على الأقل احتياطا زۆر ضرورة على الأقل. يعني ئەگەر بڵێ یەکێ بڵێ نەسی صریح نییە، ئەی خۆ نەسی صریح ئەگەر ئێمە بڵێن بۆ ئەوە نییە، خۆ ئەوە نەسەکە تقریبا غیر مباشر خۆیەتی، بەس عینەن حساب نەسی صریحمان نییە بۆ جگەرە، نەسی صریحمان نییە بۆ نەرگیلە، ئێوە نییە. ئەمانەیەکی نەسی صریحی لەسەر نییە، مع العلم مسلمانان هەمویان ئەڵێن حرامە، علەمانی ئیسلام ئەڵێن حرامە. باوەڕ ناکەم ئێستا لەم سەرزەویە کەسێک بڵێ حرام نییە و نەسی صریحیش نییە، بەڵام بە نوسوسی تر بە زەرەری صحی، بە ئیضاعی مال، بە زۆر مەسائلی تر بەڵگەی تر ئێمە بمان دەرەکەوێ ئەمە حرام. جا خۆپاراستن لەمانە زۆر ضرورە، خۆپاراستن لەمە زۆر ضرورە و پێویستە ئینسانی مسلمان ئاگای لە خۆی بێ و ئەم جا لەسەرەوەی ئەمانەش گشتی ئەمە تەقلیدی کوفارە. یعنی تەقلید گوێم لە شێخ ئەلبانی بوو ڕەحمەتی خوای لێ بێ، ئەم پرسیاریان لێ کرد. طبعا شێخ ئەلبانی با بزانن يعني لە فتوایە شێخ ئەلبانی تا حدێک لایەنی تەیسیری بردووە. مثلا بۆ نیقاب، يعني شێخ ئەلبانی ئەڵێ نیقاب و يعني پەچە، شێخ ئەلبانی ئەڵێ فەرز نییە. يعني شێخ ئەلبانی لە زۆر مەسائلە يعني تەیسیری بردووە، بەس لەم مەسئلە شێخ ئەلبانی هەر هاتە قسەکردن یەکسەر فەرمووی بەڕەحمەت بێ، یەکسەر فەرمووی هذا فعل الكلاب. فەرمووی ئەمە ئیشی سەگە، ئەمە ئیشی مرۆڤ نییە، ئێمەش لە مرۆڤەکانی ئەوروپا لە کیلابەوە فێر بوون، ئەوەنە لەگەڵ کیلابە دانیشتون و هەڵس و کەوتیان کردە، ئەخلاقی کیلابیان وەرگرتووە. طبعا ئەوە ئێمەش لە فیلمەکانی ئەوان و لە کورتە فیلمەکانی ئەوانەوە فێری ئەم ئەخلاقە ناشرینانە بووین. خوای تەعالا بمان پارێزێ.